کۆنگرەی پەکین لە ئاخری مانگی هەشت وەرزەم سەرەتای مانگی 9 ساڵی 1995 بوو. UN ینی هەر چەند ساڵ جارێک کۆنگرەیەکی جیهانی هەیە بۆ ژنان، ئەو کات ئێستا بە سێغەیەکی ترە. کۆنگرەی یەکەم لە مەکسیک بوو وابزانم، دووهەم لە کوێ بوو، سێهەم لە نایرۆبی بوو لە کینیا، بۆ ئەویش داوەت بووم ینی لە شاخ بووم نەمتوانی، و چوارهەم لە پەکین بوو، پایتەختی چین. من نەک تاکە ژنی کورد نەبووم، تاکە ژنی کورد و عێراقی بووم کە لە ناو عێراقەوە چوو بووم بەشداریم کردبوو. ئەوە گرنگیەکی تایبەتی خۆی هەبوو لە وەختا. ژنی کورد هاتبوون لە ئینگلتەرە لە فەرەنسا، ینی چەند ژنێکی کورد هاتبوون، بەڵام لەگەڵ وەفدی ئەو وڵاتانە، لەگەڵ وەفدی فەرەنسی، ژنانی فەرەنسی مەسەلا، لەگەڵ وەفدی ژنانی بەریتانی، ئەو دوایش لێوە بووین بە برادەریانی. بەس من تاقە ئەنجا ئەوەش کە تووشی مشکلەیەک بووم لە ئیڤێنتێکمان کردبوو ئێمە وەکو کۆمەڵەی ئافرەتانی عێراق لەوێ، دانیشتووین باسی کوردستانم کرد، باسی ئەنفال و هەڵەبجە و ئەوانە باسیەکان تەبعاً تەنی بوویان، پڕ بوو، وەفدەکەیان زۆر گەورە بوو، دەستیان کرد بە قیژە قیژ، ئەوانە درۆ ئەکەن، ئەوانە وایتر لەو قسانی کە ئەیان کرد لە خاریجە ژین. منیش ئاوام کرد لەسەر باجەکەت نووسراوە لەکوێوە هاتووی، چکە بە پێی پاسپۆرتەکە دەیکەن. من پاسپۆرتێکی ئەوەختەی تر ئەمانیامان کرد، وتم نە، من لە ناو داخڵی عێراقەوە هاتووم، ئاوە کەوتنە ڕەسم گرتن و هەراو بەزم، وەڵام مەجموعەیەکیان لێ پیا بوو، هەر لە ناو خێوەت بوو، ڕایان کرد بە دوایانە کامێرەکەیان لێسەنن، و لەوێ زۆر یعنی تەعاتوفێکی زۆر بوو لەگەڵما، چکە وایان کرد بەعسیەکان ینی لەگەڵم. کۆنگرەکە تا ئێستا کۆنگرەی پەکین زیندوێتی خۆی ماوە، چونکە منهاجی کۆنگرەی پەکین منهاجێکە تا ئێستا چ لەسەر ئاستی دەوڵەتی، چ لەسەر ئاستی ڕێکخراوەیی، یعنی جێگەی کارپێکردنە تا ئێستا ئاماژەی پێدرێ. گرنگترین بابەت لەو کۆنگرەیە کە باس کرا کە چۆن دەوڵەت تەدەخل بکە لە مەسائلی ژنە، یعنی هەر بەجێ نەهێڵژێ بۆ ئومەمی متحیدە و ڕێکخراو و هەتا دوایی، دەوڵەت خۆی ڕاستەوخۆ بەشداری بکە. اینجا ئێمە لەو کاتە وەکو کۆمەڵەی ئافرەتانی کوردستان، طبعاً وەختە ئێستا نەبوو چکوا بکەیە چی بەڵگەنامەی دنیا هەیە بێتە بەردەستە، شەرقی ئەوسەد بە سیلسیلە بڵاویە کردەوە، یعنی لەبەرەوە هەر جاری بابەتێکی ئێمە لیجنەیەکمان دانابوو، شەرقی ئەوسەدمان هێنا، جەریدەی شەرقی ئەوسەد، هەموو ڕۆژێ ئەوەی ئەرکی حکوومەت، ئەمە بۆ باز دەکەم لە 1995 ئەرکی حکوومەت چییە، ئەرکی ڕێکخراو چییە، یعنی چۆن جیای کەینەوە لە یەک، و حتا ئەرکی ئەحزابیشمان ئێمە خۆمان جیا کردەوە. یعنی لەو وەختە ئەوە نەبوو، ئێمە ئەو دەست پێشخەریەمان کرد، و لەو هەر لە سەرچاوە لەو تەوسیە، یعنی وەکو بڵێ ڕاستپاردەیەوە، ئەوە بۆ حکووماتی وڵاتان کەوتنە ئەوەی کە موئەسسەسەیەک، دامەزراوەیەک بۆ ژن پێکبێنن. ئەیترە بوو وەزارەتی ژنانی پێکێنا وەکو فەرەنسا و بەعزە شوێنی کە هەبوو، ئەنجومەنێکی پێکێنا بۆ ژنان، وەکو مەسر مەجلیس القەومی للمەرئە، ڕەئیسی جمهوریەت خۆی سەرۆکایەتیە کرد، ئوردن شتێکیان دانا بینی هەردوو لا بە ناوی عنف، ینی تونگ و تیژی و ئەوانە، وەکو بڵێ هاجسێکە لە ناو بەرنامەمە، طبعاً بە هاوکاری ینی کۆمەڵێ ژنانی چالاکی تر،
کە ئەبێ حکوومەت دامەزراوەیەکی هەبێ یا لەسەر ئاستی دەوڵەت. ئێمە دەوڵەتمان نییە، یعنی ڕەنگە گونجاوترین موەسسەسەی فەرمی بۆ ئەوە حکوومەت بێ. وڵاتان وەکوتم بەعزێکی وەزارەتە، بەعزێکی مەجلیسێکە بە سەرۆکی دەوڵەتەوە بەم شێوازە. ئەوە بوو بە هاجسێک، یعنی کە ئەبێ لە چ ڕوویەکەوە نەک وەکو ئەوەی لای ئێمە کرایە لە بەغاکرا. ئەوە پێم وانیە دروستە وەزارەتێکی بێ حەقیبەیان دانا بۆ ژنان کە یعنی لە ئۆفیسێک بوو 3 وەزیری بێ حەقیبەی تریتیا بوو، 2 مۆزەفی هەبوو، 3 مۆزەف. یعنی ئیشی چی پێ ئەکرێ لەو حاڵەتە؟ یعنی وەختە من لە پەرلەمان بووم ئەچووم پەیوەندیمان نەبوو لەگەڵ دکتۆرە جنان، وەزیری ژنان بوو، وەزیری دەوڵەت بۆ کاروباری ژنان یا وەزیری هەرێم بە کاروباری ژنان. یعنی نە، چونکە ئیشی ژن قەیناکە با وەزیری هەرێم بێ بە کاروباری ژنان، بەڵام ئەبێ پێداویستی ئیشکردنی تەواوی لە بەردەستا بێ. مەسەلەی ژن مەسەلەیەک نییە تابعی یەک وەزارەت بێ، وەکو تۆ ئیشێک دەبێ بە لە بواری پەروەردە مەسەلە ئەڵێ بڕۆ بۆ وەزارەتی پەروەردە، ئیشێک دەبێ لە بواری زانم کشت و کاڵ ئاچی. بەڵام مەسەلەی ژن لە هەموو بوارەکانایە، لە هەموو بوارەکانە، لە ئابوووریایە، لە پەروەردایە، لە تەندروستیایە، لە هەموو بوارەکان و لە بواری سیاسی و دیبلۆماسی و هەتا دوایی. بۆیە کە ئەڵێن موەسسەسەیەک بۆ ژن یا دامەزراوەیەک بۆ ژن هەبێ، مەبەستمان ئەوەیە کە هەموو دامەزراوە یعنی ئەم دەوری زیاتر ئیستیشاریە بێ، ینی ڕاوێژکاری ئەبێ. بەڵام پێویستە ئاگای لە هەموو بەرنامەی ئەنجومەنی وەزیران بێ، هی وەزیرەکان واتە ئەندامێکی کامیلی ئەندامەتی ئەنجومەنی وەزیرانی هەبێ، ئامادە بێ لە هەموو کۆبوونەوەکانە بۆ ئەوەی بتوانێت تەوسیات یا ڕاستپاردە لەگەڵ بەرنامەی وەزارەتەکان و بە دیقەت خۆی و ستافەکەی نەک خۆی بەتەنیا تەماشاکەن و پێشنیار و ڕاستپاردە بخەنە بەردەمی ئەنجومەنی وەزیران، بخەنە بەردەمی وەزیرەکان. نەک وەزارەتێک سبەینە مشکلەیەک بڵێ بڕۆ بۆ وەزارەتی ژنان. ناخ وەزارەتی ژنان پەیوەندی بە هەموو چکە ژن لە هەموو بارێکایە. لەو ڕۆوە ئەوە هەنگاوێکی زۆر گرنگ بوو، یعنی لەو کۆنگرەیە. طبعا ئەو کۆنگرانە دوو کۆنگرەیە با بڵێم. کۆنگرەیەکیان فەرمیە وفودی حکومەتەکان تیا حازرە بن، وەفدی حکومەت. کۆنگرەیەکی تریان سەکۆی پێ ئەڵێن. تەسەورەکەی ڕۆژی 5,000 فعالیە دەکرا لە چەندەها سەدان منەظەمات هاتبوون، منەظەماتی مەدەنی لە دەیان وڵاتەوە. ڕۆژانە وڵا وەختی خۆی تەقدیرم کرد وابزانم ڕۆژانە 5,000 فعالیە دەکرا. یعنی منەظەمەیەک بڵێن وەفدەکەی 6 کەسە، هەردوو کەسیان ئەچن شوێنێک حجزەکەن و باسی بابەتێکی تیاکەن. مەسەلە ئێمە وەکووتم ئەو بابەتەمان حجز کرد لەسەر لەگەڵ رابطەی مەرئێ عێراقی، من کۆمەڵەی ئافرەتانی کوردستان بووم، ئەوان دەربارەی وەزعی عێراقەوە، من دەربارەی وەزعی کوردستان قسەم کرد. لە قسەکردنی منە ئەو بەعسیەکان شێت بوون. یعنی و لە شوێنێکی تر فعالیەتێکی گەورەمان کرد، کوردەکان نەک کورد ئەو یعنی ئەوانەی دیموکرات خواز و ڕێکخراوی بۆ ئەو وەختە لەیلەزانە لە سجن بوو، بۆ پشتگیری لە لەیلەزانە. حتا لە بیرمە فەرەنسیەکان دەوری باڵایان هەبوو، هاتن وتیان تۆ لە تورکیاوە هات، ینی بەڕێگەی تورکیا ڕۆشتین لێرەوە بە بەڕی ئەو وەختێشتا نەبوو، وتیان تۆ با دەرنەکەوی لە ئیعلام. یعنی حسابی ئەوەشیان کرده بوو. چەند فعالیەتێکی هاوکاری بڵین ئەوە نیە 200 ژن و پیاو بوون، هەر ژن نەبوو، کۆبنەوە مەسەلا بۆ
جا من ئەم وردەکاریانە مەجال نەبووە باسی کەم ئللا ڕەنگە شتێکی کەم بۆ دەعمی مەسەلا هەڵەبجە بۆ داوای مەسیری ئەنفال ئەیتر تۆ لەو چالاکیانە کاکە ئاوات خەڵکێکی زۆری لێ بە هەزاران خەڵکی لێیە یعنی تۆ ئەتوانی ئەگەر بەیناوبەینیش یعنی تقریبا 12 ڕۆژ بوو هەر ڕۆژی لەگەڵ 150 کەس قسە بکەی کە قساکەی ترە مولەت کۆبنەوە شتێکی زۆر نایاب بوو لەگەڵ بەعسیەکان من تووشی کۆمەڵێک هین بووم لەو 12 ڕۆژە کۆمەڵێک پێکدادان وکو ئەڵێن و ناڵم تەزامونێکی زۆر هەبوو لەگەڵم و حتا لە ئومەمی متحیدەوە هاتن خەتەر لەسەر ژیان نییە تۆ ئەڕۆیت بۆ کۆتمەچمەوە بە عێراق تەوانە وەختێمە کوردستان یعنی وتم خەمتان نەبێ و ئەچمەوە و بە ئەمان ئەگەمەوە ناو ماڵی خۆ یعنی ئاوا بوو چکە ئەجا بەس ئەموت بە هەموو وەفدەکان ئەبانەی ئەهاتن بۆلام ئەموو تەسەورکەن لێرەین لە چینی لە ناو دەیان و سەدان دامەزراوەی سیاسی و دیبلۆماسی و ئاوامان پێەکەن تەسەورکەن لە وڵاتی خۆمان چیمان پێەکەن کە لە ژێر دەستیانێ یعنی ئەوە بە شکڵێکی عام و ئەوەی لە کۆنگرەی پەکین کە بۆ یەکەم جار باسکرا مەسەلەی جەندەر بوو جەندەر بۆ یەکەم جار بە ڕوونی باسکرا و خرایە بەرنامەوە کە ئەویش یعنی شتێکی نوێ نەبوو بەڵام نوێ بوو بە نسبەت کە ئاوا لە ئاستێکی باڵای ئومەمی متحیدە باسکرێ بەو فراوانیە لە شەڕی ناوخۆ چالاکی زۆر هەبوو چالاکی چ ژنان بەتەنیا چ مەجموعەیەک هەبوو ئەنجومەنی ئاشتی حتا من لەگەڵیان بووم جارێک لە سلەیمانیەوە هاتین شەڕ بوو تەقە بوو هەولێر لە ڕێگای کەس نەزان و ئەوانەوە بە کۆڵان سیارەکان جیابوویدەوە وەفدێکی گەورە بوو و ژنان بە پێ لە سلەیمانیەوە هاتن بۆ هەولێر بۆ ناو پەرلەمان و ئەوەی کە من چووم طبعا من لە هەولێر بووم چووم بۆ لایەن لەگەڵ ئەو وەختە کافیەخان لێرە وەزیر بوو چوین بۆ لای ژنەکان لە پەرلەمان هینیان کرد بۆ قاچقلیان برینار بوو بە پێهاتە بوون ئەوەی ئێمە چوین وەفدێک بوو ژنانی تقریبا هەموو حزبەکانی ئەو وەختی تیا بوو ماعەدا پارتی وێکێتی چوین بۆ لای هەموو حزبەکان بۆ لای پارتی جەنابی کاک مەسعود ئیستیقبالی کردین چوین بۆ لای یەکێتی یادی بەخێر جەنابی مام جەلال ئیستیقبالی کردین و هەموو حزبەکە و ڕێی خۆماننا دەربارەی کە ناڕەزایی بەرامبەر ئەو شەڕە و زۆرمان وت یعنی ئێستا ئەزان هەموو چێوترێ لە وەختی وە ناوەکان پزە بدیسە ناتوانم پێو بڵێم بەڵام هەموو ڕێکخراوەکانی ئەو سەردەمە ماعەدا یەکێتی ئافرەتان و یەکێتی ژنان یعنی ئەوانەی سەر بە پارتی و سەر بە یەکێتی جەناب دەڵێ ئەکید نەمانتوانی ئێمە بیوەستێنین بەو چالاکیە بەڵام دڵنیا بە کاتێک چالاکی جەماوەری بە هێمنانە کە هەست دەکەن تۆ دڵسۆزی من نامەوێ وڵاتەکە تێک بم بەڵام نامەوێ ئێوە شەڕ بکەن نامەوێ پەلاماری ئێوە بم بەڵام ئێوەش خۆتان پەلاماری یەکتریمەن بە قسە بە هێمنی بە مەنطق دڵنیا بە ئەو چالاکیە مەدەنیانە ناڵم هەر ئێمە نەبووین یعنی بۆ مێژوو زۆر فعالیاتی تر هەبوو هەمووی کەڵەکە بوو کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە دەریشەوە بێنە سەرخەت بۆ وەستانی شەڕەکە ئەزان مەڵێ چیە تێ بڵێ چی حەزەکەم لێرە یەک شت بڵێم جەنابەت ئەڵێ دیار نییە ئەو چالاکیە زانی بەداخەوە بێژوو زۆر جار زوڵمەکە یعنی سەیرەکەی گەلێک
ڕووداوی کاریگەر کەسایەتی کاریگەر لە مێژووە ونەبن کەسانێک لە پڕە بنە پاڵەوان لە مێژووە چۆن یعنی بزانە من لەم تەمەنەی خۆمە ئەحداس هەیە لە تەمەنی 15 ساڵی من لە ناو حەرەکەی سیاسی لەبەرەوە یعنی ئەتوان بڵێم ئاگاداری طبعا لە موقعێکی قیادیان نەبووم لە سەرەتاوە بەڵام تەسەورکە کە بەعزێ هینە خوێنمەوە یادەوەری ئەحداس منی تیا بووم ئاگام لێتی سەرکەم بە شێوازێکیکە نووسێ ئەمە مەبەستمەوە نییە بڵێم خوا نەخواستە ئەوەی کە نووسیوەتی درۆ ئەکات نە عەفوم کە لە بەکارهێنانی ئەو کەلیمەیە و بینەرانی بەڕێز لێم ببورن بەڵام مەبەستم ئەوەی هەر کەس لە گۆشەنیگای خۆیەوە تەماشای شتەکانەکە یعنی لەو گۆشەنیگایەوە بەنسبەت ئەوە وایە کە ئەو ئەیبینێ بەڵام ناڵێم لەوێشە گەلێ ڕووداوی گرنگ ون ئەبێت خولی 5 بوو لە مانگی 6 وابزانام دەست بەکار بووین و هاوڕێکانم لە پەرلەمان بە هەموو لایەنەکانەوە ینی شەرەفمەند بووم بەوەی هەڵیان بژاردم بۆ سەرۆکایەتی لیژنەی ژنان طبعا ئەزانن لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت ناوی ئەوەیە وابزانام تا ئێستاش تەسەور کە دەستبەری بۆ مەسلەی ژن مافی ژن یاسا لە کۆمەلگایەکە یعنی هێشتا زۆری ماوە بڤەیە ئێمە لە لیجنەکە ینی حەزناکەم هەرباسی خۆم بکەم من لەگەڵ کۆمەڵێ خەڵکی تر ژن و پیاویشمان لەگەڵ بوو دوو پیاومان لەگەڵ بوو لە لیجنەکە یاسای باری کەسێتی عێراقی ژمارە 188 کە لەم بەینا بیرتانە ئەگەر ئەکید متابعەتان کرد چ زەجەیەک بوو لە پەرلەمانی عێراق هەتا تێیان پەڕان بەڵام بەداخەوە بە شێوازێکی نادروست تێیان پەڕان کردیان بە یەک سەبەتە لەگەڵ دوو یاسایکە بۆ ئەوەی هەموو کتلەکان دەنگی بۆ بەنەرێکە مەسلحەتی لەگەڵ یاسایەکە هەبوو تێیان پەڕان یاسایەکە کە ئەبێ هینی بۆ دانرێ مدەوەنەیەکی فقهی مدەوەنەکە نییە ئەو دەنگی لەسەرراوە سبەینێ مدەوەنەکە ڕێگە منە کچی 6 ساڵ بیرێ بەشوو مەسەلە المهم ئێمە ئەو یاسای ژمارە 188 ساڵی 1959 عێراقی طبعا دوایەوە تعدیلاتیشی تیا بووە خۆی بەو تعدیلاتانەشەوە کە دوای تیا بووە بە یەکێک لە یاسا باشەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدانرا ئێمە هەستاین لەسەر ئەو یاسا باشە ئەوزەم دەوری 25 مادەمان گۆڕی بۆ لە بیدایەی ڕاپەڕین اینجا ئەمە سێکە تعبیر لە گزارش لە ئاستی هۆشیاری ژنی کوردستانی ئەکا هەر لەگەڵ ڕاپەڕین سەرکەوت لە کوردستانە ژنان ئەو وەختە ڕێکخراوی ژنان کەم بوون ینی و بەنهێنی بوو بەعزێکیان دووبارە دەستیان پێکردەوە بە ئیش یەکەم مەسەلە کە بیری لێکرایەوە بۆ دابینکردنی مافی ژنان گۆڕینی یاسای باری کەسێتی بوو یاسای باری کەسی یا کەسێتی ڕەنگە تعبیرەکە بەعزێ گەڵێن بڵێ یاسای باری کەسی دروسترە یاسایەکە لەگەڵ تایە لە دایک بوونەوە هەتا کۆتایی ژیان یاسایەکە هەموو ئینسانێک ڕێی ئەکەوێ یاسای تر هەیە ڕەنگە لە دایکە بین و ئەمرین پێویستان پێی نێوە بەلایە ناچی بەس ئەم یاسایەوان نیە زۆر کاریگەری لەسەر بارودۆخی ژن هەیە لەسەر پێگەی ژن هەیە پێگەی ژن ئەگەر بە یاسا پتەو بێ لە ناو خێزانە لە ناو کۆمەڵگەش قەناعەتم وایە لە ناو کۆمەڵگەش پێگەی پتەوە بێ موقعی سیاسی ژن و ژن لە پێگەی بڕیار یعنی ئەوە شتێکی دروستە ئەبێ لە پاڵیە پێگەی ژن لە هەموو ئاستێکا بەهێزکرێ لە ناو یاسا پێگەی ژن بەهێزکرێ لە خێزانە پێگەی ژن بەهێزکرێ
بەهەرحاڵ ئێمە کە چووینە پەرلەمان یعنی تر ئەو 2005 ئەمە لە 1990ەوە مەتالیبی داخوازی ژنانی کوردستان بوو مەشروعمان نەکردەوە نێ پێشنیار و پرسوڕامان بە حاکم و بە مەحامی و بەو یاسان ئاسانە کرد وەکو ڕێکخراوەکانی ژنان کۆبوونەوەمان بەعزێک لە سلەیمانی بەعزێک لە هەولێر شەڕی ناوخۆی بەسەراحەت شەڕی ناوخۆش خۆتان نەزان زۆر شتی تەعتیل کرد بۆیە مایەوە لە خولی دووهەمە وەزعەکە تازە بڵێن ئاشبوونەوە ببوو ئەیتر و مەوقیفەکەش ئەو وەختە ئەو پرۆسە سیاسیەی ئەو کات لە عێراق هەبوو دوای 2003 ئەمەی ئێستا نەبوو کە لە عێراق هەیە مۆنێم شعاراتی دروشمەکانی دیموکراسی و مافی ژن و ئەوانە زۆر باو بوو ئێمە ئەوەمان کرد جەنابەت ئەڵێ گەرمە و کێشە زۆر بوو بالفعل زۆر قسەمان پێوترا و لە تەلەڤیزیۆن و لە منبەری مزگەوتەکانەوە و تەنانەت هەڕەشەشمان لێکرا مەجموعەیەک کە دیار بووین کە زۆر بە حەماس یعنی لە تەلەڤیزیۆن و لەم لاو لا دەرەکەوتین سەبارەت بە یاساکە بەڵام تێپەڕی هەرچەنە بەداخەوە لە جێبەجێکردنە یعنی زۆری ماوە بەڵام دائیمەن لە شوێنان بازەکەین بە تایبەتی ئەو فترەی بەغا ئێمە یاسایەکی وامان هەیە لە کوردستان ئەبێ بگەڕێمەوە پێشەو ڕۆژە ئێمە مەجموعەیەک هاوڕێیان لە سەرکردایەتی و کادری پێشکەوتوو بە بڕیاری حزب لەگەڵ ئەو بارودۆخەی کە ئەوە نەبوو دوایی کوێت و ئەمانە ڕوویە مەجموعەیە حزب کادری ناردەوە ناو شار بە کادری قیادیشەوە کە چکە وەزعەکە دیار بوو تر سەدام وەزعی خراپە هەچەنە بەداخەوە گرتیانەوە گینا وەزعی زۆر خراپ بوو من یەکێک بووم لەوانە لە ناو شار بووم ئەمان زانی یعنی بە پێی ئەو حزب یعنی ئەوەنە قودراتی ئەوەی هەبوو بزانێت چی ڕوئا چی ئەمان زانی کە شتێک ڕوئا پێنجی مانگ لە سلەیمانی هێشتا ڕووی نابوو بەس لە ڕانیە بوو من چوومە سەرجادە سارد بوو باران بوو فعلا هینێکم کرده بوو چاکەتێکی ڕەشی درێژم لەبەرا بوو وەکو ملپێچ چکە هێشتا وەزعەکە دیار نەبوو چوون بۆ تەکسی وەستام تەکسی بوو نەک مەفرەزە ژنێک لەو کۆڵانەکە سەری دەریێنا گولە وەکو ئەوە ڕۆژی هین بوو ئەوە ڕۆژی ڕاپەڕینەکە بوو ئەمە من باسی پێنجی مانگە بۆ ئەەکەم پێش حەوتی مانگ ئەوە حەوتی مانگ بوو کەوتیەوە بۆ کوێچی وتم مەڕیزەم لە تەکسێکە گەنجێکی تیا بوو چکە تەکسی نەبوو ئەو وەختە بەنزین نەبوو شت نەبوو ڕادیۆیان کردبەوەی تەکسیەکە سەدام عەفوی عامی دەرکرد منیش دووکڕی گەنج بوو یعنی سایق تەکسیەکەوە هینە خۆم پێ نەگیرا وتم سەدام عەفوو بۆ خەڵک دەرەکە کوڕەکان دیار بوو زۆر پڕ بوون گەنج بوون زۆر یعنی ڕەنگە 20 ساڵ و 22 ساڵ ئەو کەوتنە قسەکردن و وتیان ئێستا ئەوە تا لە دەڤەری ڕاپەڕین ئەو وەختە ناوی دەڤەری ڕاپەڕین نەبوو ڕاپەڕینە وایە وتم ئەزانم تەسەور کە پارەی لێوەرناگرتم بە زۆر پارەی لێوەرگرتم ساحێب تەکسیەکە ئەوە چوون بۆ شوێنێک تا هینکەم چکە وەختە هێشتا ناوشاری سلەیمانی یعنی هین نەبوو لە ڕۆژی حەوتی مانگ گولە وەکو هین ئاوا برێشکە ئێوە ئەزان ڕەنگە مناڵ بوون ئەو وەختەوە یا ڕەنگە نازەم بەعزێکتان لەدایک بوون لەدایک نەبوون فیشەک وەکو باران هاتە خوارێ من دەرچووم عینی شت خۆمم پێچابەوە ینی ژنێک سەری دەرێناوتی و بۆ کوێ ڕووی بۆ دەوام هەیە وتم من مەڕیزەم
يعني بۆی هینم کە ڕۆشت بوو چوون بۆ ئەو ئیشەی يعني برادران يعني یەکتریمانە دی و ڕێو شوێندانان و ئەمانە دوو یادەوەری ئەو وەختە دائیمەنیەتەوە مێشکم یەکێکیان چوین ئیتر سێهەم ڕۆژ و چوارەم ڕۆژ بوو یعنی 9 مانگ بوو چکە من 11 مانگ 15 مانگ هاتمەوە هەولێر ئەچوین لەگەڵ کۆمەڵێ ژنە ئەگەڕاین بۆ ئەوەی بینایەک ئەوانەی کە بینای حکومینە بینای بەعس و منەظەماتی بۆ کۆمەڵەی ئافرەتانی کوردستان تا بیکەین بە مەقەڕی خۆمان لە سلێمانی تەماشاکەم مناڵان نێرگزە هاون لەو یەکێک لەو خانمانەی لەگەڵمان بوو ئێستا لە دەرەوەیە وتمەوە چییە بۆ ئەوەنە قسەیان لەگەڵە کرد و نێرگزیان بۆ ئاوی وەختی نێرگز بوو وتی ئەوە بە یەکەوە ڕۆژی ڕاپەڕین چوونە سەر فڵان ڕەبیە یعنی ژنان دەوری باڵایان هەبوو بۆیە پێ دەڵێم بەداخەوە مێژوو زۆر جار زوڵمەکە مناڵەکان قەدری ئەوەیان ئەگرت کە ئەم خانمە و دووسەیەک بوون نازانم ئێمە زۆر بووین کە ڕۆشتین بەسەر جادە بۆی لەناو خەڵکە یعنی ببینرێن و بە تایبەتیوانەی ناسراون و ئەوانەی ئەزانرێت کە پێشمەرگە بوونوین تا خەڵک هینی بێتەوە یعنی ورەی و باوەڕی بە ڕاپەڕینەکە هەبێت مناڵان نێرگزبارانیان نەکردن ئەو ژنان منیتیان نەبووم لە ڕەبیەگرتن شتا نامەوێت دیعای ئەوە بکەم بەس ئەو خانمانە مناڵان نێرگزبارانیان نەکردن کەس ناویان نایێنێ ئەمە حاڵەت یعنی وەکو بڵێ ڕووداوێک یەکێکی تر ڕۆژی 8 مانگ دەرچووم فەزیان بوو یعنی تاڵانی دەستی پێ کرد و هێشتا فیشەک و هینی شەرما بوو تەقوور چووم لە مەنتیقەی عەقاری بۆ ماڵێک بچم ماڵەکە چووم وەختی خۆی بیرم چوو بۆ چکە 10 ساڵ بوو بن ئەوە نێم اختیفا و بشاق و لە دەرگای ماڵێکمە ماڵەکە یعنی پیشەیەکیان هەیە بە پیشەکەیانە پرسیارم کردیان ئەو ماڵە خازانێ ڕەنگە ئێستا مەسوول شتیش بم وتم فڵاوتیان ئەوە ژنێک هاتە دەرەوە وتی دی هێشتا 8 مانگ خۆم پێچابەوە وتی وی ئەوە ئەزانی هینە بەخوا یەک لیوای حەرەز جمهوری بەڕێوەیە سەریان پانەکاتەوە ئەکەواکە هاتووی بە هەواڵیان دوێنێ فڵان زابت و فڵان زابت لێرە بوون هینمان کردن یان دەربازمان کردن و وتی خەمن نەبێ منیش وتم خوشکم بارانە دەرگاکە داخە ڕۆشتم بۆ ماڵێکە گەڕام ئیتر چونکە ناوی ئەو ماڵم هێنابوو حەزم نەکرد زۆر هینی کەم یانیەوە نیە بەس ناردمە ژوورێ لەبەر ئەو ماڵەی تر چکە یعنی قسەی پێ بڵێم و چکە هێشتا وەزعەکە دیار نەبووە 8 مانگ بوو ئەوەشم بیر ناچێن جا زۆر جار ئەمێ یعنی ماڵی خۆشم لە عەقاری بوو ئەوە لە مەنتیقەی عەقاری بەس ئەموو ئاخۆ کام ماڵە بوو بێ یعنی لە مێشکمان نەما بوو ماڵەکە تۆ بڵێ ڕەنگە ئێستا چوزانم یعنی لە ئێمەمانان نینتر بن ئەزانی چی بوو ئێمە وەفدێک بووین 4 کەس بووین لە ئەنجومەنی خانمان ماوت و بەعزێکیان لە پێگەی باڵان ئێستا لە خانمەکە باسی عیلاقەی بەغا و هەرێم کرا من لەو تەسەور کە نەیانهێش تەلەفۆن هیچ شتێکی پێبێ ژوورێک بوو هیچ تەسجیل بەڵام دڵنیا بووین قسەکان ئەڕوا یانی لە وەزارەتی خارجیە بوو وتم ئەگەر کوردستان هین عێراقێکی دیموکراتی ئازادی ینی پەرەسەندوو بێ طبعاً بۆ ئێمەی کورد زۆر باشترە و یارمەتیمانە بەرەو پێش بڕۆین بەڵام عێراقێکی ئاوە ئەمان گەڕێنێتەوە دواوە ئەوەم لە بیرە ئەو قسەیە چکە دائیمەن وتومەتەوە ئێستەش ئەیڵێمەوە و قسەی تری یعنی کە ئێمە ینی باشە میساقی ئومەی متحیدە هەیە کۆمەڵێ بەڵگەنامەی نێودەوڵەتی هەیە کە مافی گەلان بۆ دیاریکردنی چارەنووسیان تەسبی دەکا یعنی بە بەڵگەنامە باشە بۆ ئەم مەوقیفە لەوە ئیتر نازانم بە
بلەکان قسەمە وتی تۆ وەکو نەیوت سەرۆکێرێم تی تۆ وەکو مەسعود بەرزانی قسەکەی وتم اینجا پێکەنیم وتم من لە حیزبێکی ترم من لەو حیزبە نیم کە جەنابی سەرۆکی هەرێم کاک مەسعود بەرزانی ئاوا یعنی بۆی وتم من لە حیزبێکی ترم و بە دیدگا و بە فکری حیزبێکی تر قسە ئەەکەم بەڵام ئەوە واقع ئەوە حەقیقەتە ئەوە وابوو زۆر لیقاءاتمان کرد لەو سەردانانە چەند جارێک چووین ینی بۆ مەسائلی ژنان بەڵام هەوڵمانە لیقاءاتمان تابعی سیاسی تیا بێ ینی حەزەکەم لێرە شتێک بڵێم بەڕاستی ئێمە لە کوردستان وەکو وڵاتێکی ئەوروپی ئەڵمانیا فەرەنسا کوێ نین ئێمە هەموو قەزەیەکمان وەلەو لەوێش هیچ شتێکیان نییە بە دەربێت لە سیاسەت ینی ئێستەش ئەیڵێم و هیوادارم ئەگەر ڕێکخراوە ئەگەر بەعزێ وەزارەت بۆ ئیشی تایبەتیەوە نیە بۆ تایبەتمەند بە وەزارەتەکەیان نابێ مەسەلا سیاسیمان لەبیر چیە نابێ وەزعی خۆمانمان لەبیر چیە ئێمە چیمان پێویستە چیمان لێکەمە ئەوە ڕەنگە ئێستا ئەوەی گوێی لێمە پێم بڵێ ئاخر وەزعی حاڵی خۆمان و ناوخۆ و حکوومەت و حیزبەکان و وەزعیان وایەوە ڕاستە هەرچی گلەیەگەکەن منیش ئەیکەم هەرچی گلەیەگەکرێت چی کەم و کوڕێک بازەکرێ ڕاستە بەڵام ئەبێ لە ئاستی دەرەوەی خۆمان مەسەلەیەکی نیشتیمانیە مەسەلەی نیشتیمانی جایە لەگەڵ ئەو مەسەلەی من لە ناوخۆیە چۆن تەسەڕفەکەم هەموو میلەتان لە ئاست مەسەلەی نیشتیمانیەکانە ینی یەکەگرن یەک بۆ چوون تەرحەکەن شەرت نییە و یەک بۆ چوونیان هەبێ بەڵام پێویستە لەسەر بۆ چوونێک ڕێکەون کە تەرحیکەن لە ئاست مەسەلەی نیشتیمانیەکانە پەشیمانم ئێستا بکرێ تەمەنا ئەەکەم لە باتی یەک ئەو پەنجەیە 1000 پەنجەم هەبێت 10,000 پەنجەم هەبێ ئەزانی بۆ کاکە ئاوات من کابرایەکی مارکسیم واتە دیدگایەکی ئوبەمیم هەیە نەونەتەوەیی بەڵام ئەوە معنای ئەوە نییە من لە ڕووی نەتەوەییەوە یعنی تعارض ناکە ئەوە لە هەموو وەسائقێکە ئومەمی متحیدە حقوقی ئینسان نازانم چی باسی حەقی تەقریری مەسیرەکە وەنیە باسی ئەوە کە میلەتان حەقی ئەوەیان هەیە چارەنووسی خۆیان دیاری کرد ئێمە لە 2001 وتیان وەختی نییە لە دوای 2003 وەختی نییە ئەیکەی وەختێتی پەشیمان نیم ئێستەش ئەڵێم باشترین بڕیار بوو بێرانەترین بڕیار بوو بڕیاری ڕیفراندۆم دوای ئەوە چیمان بەسەرات عیلاقەی نییە ئەوەی کرا ڕیفراندۆمیش نەکرایە ئەیان کرد قەناعەتە هەبێ ئەوە تا خۆی سەبینی چیەکەن هەمووی نەتیجەی ڕیفراندۆمە نە لە ڕیفراندۆم چیم کرد چیمان کرد کاکە ئەوات وتمان بەڵێ ئێ باشە وتمان وەڵا تەواو بڕۆنە دەرێ و ئێمە ئەوە حکومەت دەوڵەتی خۆماندانە شتی وامان کرد لەسەرمان نەوەستان زانین ئێمە ئەڵێن چییە ناسەبین و ئەوەی کە کرا قەناعەتە هەبێ و یعنی کە بە منطقی و بە دیدگایەکی دوور سەیریکەی ئەیان کرد ڕیفراندۆم ببووە یان نەبووە و زۆر جار نووسی و بە ناو یا بە ینی بۆ مەجەلا جەراید بە عەرەبی بە کوردی باسی ئەو نووسینە نییە لە وەختی خۆیە کۆن پێش پێشمەرگایەتی و ئەوانە شتمان بۆ ئەهات بەیان و ئەوانە ئەبوایە بە کاربۆن هەبووە وەختە نازەمیەوە ئەی ناسنیاننا کاربۆن ینی ئێستینساخیە کرد ئەنجا بە وەرەقەی تەنک کاربۆن وەرەقەی تەنکمان ئەکدائەنە کاربۆنمان نەخسە سەری وەرەقەیەکی تەنکی تر دەیدەی 4 نوسخە شتێکی وامان دەرەکرد ئەوەم ئەنووسیەوە زۆر بەیانەکان
ئەوە پەنجەکەمە خوار بووە ئاوا قەڵەمەگرم من ئیتر ئەمە ئێستا باش بووە گرەیەکی گەورە بوو لێرە بوو بە گرەیەکی گەورە تا فترێکی کەم پێش ئێستەما بۆ وڵای ئێستا خەریکاڵی ڕاست دەبێتەوە ئەوە بوو نەک نووسینی بڵێن بابەتی بڵاوکردنەوە بەس بابەتی بڵاوکردنەوەشم کردووە بەس پێ دەڵێم زۆر جار بە ناوی تر ئێمە زانی ژیانی حیزبایەتی زۆر هینت دەکا یعنی شتە بۆ بڵاوم کرێتەوە بەڵام بە ناوی خۆمەوە تایبەتی لە فترەی وەختەی زمانی سەدام دوایەوە یعنی تەقییدت دەکا ئەزانی چی لە هەر ئیشێکا بی ممکن نییە هەموو کەس ڕازیکەی ئەمە بە دڵنیاییەوە هەموو کەس لێت ڕازی نابێ ئەنجومەنی خانمان تەجروبەیەکی تازە بوو بۆ هەموومان بۆ حکوومەت بۆ ڕێکخراوەکان بۆ ئێمەمانان کە ئیشمان تیا کرد بەداخەوە قەینا ڕخنەی ئەتیادی لە ئیش لەوە ئەگری زۆر زۆر تەبیعیە بەعکسەوە یارمەتیمانە ئەو ڕخنانە بەڵام بوختان کرا بە بەعزێ ئەندامی ئەنجومەنی خانمان بوختانی بێسەروبەر کە کەس باوەڕی پێ ناکایانی بە تایبەتی کێمەمانان بناسیێ و بزانێت چۆنە یعنی لایەنی حەقی تیا بوو ڕخنەکان لایەنی ناحەقەیەکی زۆر زۆریشی تیا بوو بەڵام ئیشی کرد زۆری ئیش کرد ئەنجومەنی خانمان بەس وەکو پێ دەڵێم ئەزمونێکی تازە بوو یعنی لە مەنتیقەکە نەبوو لە عێراق نەبوو لێرە ئەزمموی وەزارەت وەزیری هەرێم بە کاروباری ژنان هەبوو کە یعنی نە لە ڕووی ئیداریەوە نە ئەو دیدگایەی ئێمە لە مێشکمانە بوو بۆ ئیشکردنی ئەو ئەنجومەنە ئەوە بوو کە لەگەڵ هەموو وەزارەتەکان بەرنامەی هەموو وەزارەتەکان بە دەقیقی تەماشاکە و لجنەی هێنمان هەبوو یعنی وەحەدا یەکەی جەندەری لە وەزارەتەکان کە بەرپرس بێ لەوەی طبعا نەک مراقبە ئێمە ئیشمان مراقبە نییە ینی بڵێم ئیشمان مراقبە نەبوو ئەو مەسەی ئیشی مراقبە نییە مراقبە ئیشی بەس پەرلەمانە ڕقابە ینی مراقبەی دام و دەستگای حکوومەت بکە ئێمە متابعەیەکەی ئەوەی کە ئەزانی ناگونجێ لەگەڵ ئەو بەرنامە و استراتیجەی کە ئەنجومەنی خانمان دایناوە ئەنجومەنی وەزیران مسادقەی کردووە ئەی خەیتە بەردەستیان کە ئەم فەقەرەیە لە بەرنامەتانە خزمەتی مەسەلەی ئافرەت ناکە و خزمەتی بواری ئافرەت ناکە و بەعزێ ئیشی تەنفیزی ژەکەی وەکو بەعزێ نەدەوات و پێشوازی بەعزێ وفود و شخصیاتی گەورە هاتن بۆ ئەو کات بۆ ئەنجومەنی خانمان چ لە نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان چ بەعزێ قۆنسڵ و قۆنسڵەکان بە زۆرە هاتن حتا تەسەور کە ئەندامی پەرلەمانی بەریتانی و ئێمەیان داوەت کرد بۆ لای خۆیان یعنی زۆر ئەهاتن لایەن تەجروبەیەکی زۆر ئەوە بوو کە بەرنامە و ئیشەکانیشیانە دی لایەن زۆر شتێکی گرنگ بوو بە نسبەت خۆشمانەوە یعنی ناوخۆ ئەوە گرنگترە کاریگەری لەسەر ناوخۆ پێم وایە ئەو بەرنامانە و لەگەڵ هەموو وەزارەتەکان هەتا ڕادەیەکی باش دیدگای چ فەرمی چ نافەرمی فراوانتر کرد سەبارەت بە مەسەلەی ژنە وەڵی بڵێم چی من زۆر جار ئەم بابەتانە دووبارە بوونەتەوە لەبەرەوە هیوادارم ئەوانەی کە ئەمان بینن بێزار نەبن یانی هەموو ڕۆژە و هەوڵەیەم لە هەموو شوێنێک هەموو شتێک نەڵێم بۆی بەشی شوێنێکی تر بمێنێتەوە بەڵام یعنی ئەڵێم مێژوو خاصن مێژوویەکی وا دوور و درێژ زۆر زەحمەتە بە سەعاتێک و 1000 سەعات باسیکەی و مێژوو ئینسانی تایە ئینسان یعنی هەموونەوە بیر و بۆ چوون و مەشاعر و وەکو ئەڵێ تایەتی بەڵام ئەوەی جەنابەت لێت پرسییم دەستە خۆش بێ و ئەوەنەی پێم کرا ڕوونکردنەوەم کرد سوپاستانەکەم سەرکەوتوو بن دەستان خۆش بێ